لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی توشبووان بە کۆرۆنا لە کەرکووک قەدەغەی هاتوچۆ تونتر دەکرێت و هاوڵاتیانیش وەکو پێویست پابەندی ڕێنمایە تەندروستیەکان نین. پزیشکانی پسپۆڕیش هۆکاری بەرزبوونەوەی ڕێژەکە بۆ پابەندەبوونی هاوڵاتیان بە ڕێنمایەکانەوە دەگێڕنەوە. بەڕاستی ئەگەر باسی کۆرۆنا بکەین من پێی ناڵێم قۆناغی یەکەم و قۆناغی دووەم، هەر یەک قۆناغە و بەردەوام بێ. ئێستا بۆچی وای لێ هات کە زیاتر تشەنە بکات و توشبوانێکی زۆر هەبێت لە چی لە عێراقیان لە کەرکووک هۆکاری زۆری هەیە. یەکێک لەوە هۆکارانە پابەندەبوونی خەڵکیە بە ڕێنمایی تەندروستیەکان کە لە عێراق دەرەچێت یان لە ڕێکخراوی تەندروستی جیهانی دەرەچێت. ئەوە هۆکارێکی ئەتوانم بڵێم کاریگەرە. هیچ تر شتێکی ترکەوە هۆکارە بۆ تەشەنەکردن یان زیابوونی ئەم نەخۆشیە، ئەوەیە کە ئێستا پشکنین زیاتر ئەکرێ بۆ نەخۆشیەکە. پێشان پشکنینەکان ئەنێران بۆ بەغا بۆ ئەو کەسانەی کە زۆر جێی مەترسی بوون کە ئەو نەخۆشییان هەبێ یان زۆر پێیانەوە دیار بێ. ئێستا نەخێر، ئێستا بۆ زۆر کەس ئەکرێن کە شتێکی زۆر سووک و ئاسانی پێوە دیارە یان تایەکی ئەوەیە. لێرە لە کەرکووک ئەو پشکنینە ئەکرێت، لەبەر ئەوە ڕێژەکە زیاتر بەرچاوە. بەپێی بڕیاری شانەی باڵای قەیرانەکانی عێراق تا شەممەی داهاتوو قەدەغەی هاتوچۆ بەردەوام دەبێت. پێشبینی دەکرێت لە ڕۆژی یەکشەممەوە بەشێک لە قەدەغەی هاتوچۆ هەڵبگیرێت. شانەی قەیرانەکانی پارێزگای کەرکووک لە دوا کۆبوونەوەی ژمارە 14 لەسەر بڕیارەکانی تەندروستی و سەلامەتی بەغدا کە ئەو بڕیارە پەسەند کرا بە قەدەغکردنی هاتوچۆ لە تا سێنزەی مانگ قەدەغکردنی هاتوچۆی گشتی لە ناو شاری کەرکووک و گرتنی بازگەکان و هەروەها فەرمانگە حکومیەکان بەگشتی بوو بە قەدەغی پشوو بۆیان نییە دەوام بکەن جگە لە تەندروستی و لە ئەمنیەکان نەبێت. ئێمە لەسەر ئاسی ئەو بڕیارە و هەر ئەو بەندەی تەیە لە دوای سێنزەی مانگەوە بە جزئی بکرێتەوە، یعنی کردنەوەی هاتوچۆ بە ڕۆژەوە بۆ هەیە ئاسایی بێ هەتا ئەمڕۆ ئەو بڕیارە هەیە. بەڵام ئێمە لەسەر داوای لە شانەی قەیرانەکان و لەژنەی تەندروستی پارێزگای کەرکووک داوا ئەەکەین لە هاوڵاتیانی شاری کەرکووک زۆر پابند بن بۆ بڕیارن و بۆ ڕێنمانی تەندروستی خۆتان نەزانن ژمارەکان بەرە و لەسەر ئاستی هەموو جیهان و عێراق و کەرکووک بە تایبەتی ژمارەکان بەرە و سەرەوە ئەچێ و ژمارەکان ڕۆژانە زۆرە ئیسابات داواکەین هاوکارمان بن تا ئەم قەیرانە و تا ئەم کێشەیەمان لەسەر لاچێت. هەرچەندە بەرزبوونەوەی ڕێژەی توشبووان لە عێراق و کەرکووک ڕوو لە بەرزبوونەوەیە، بەڵام هاوڵاتیان نیگەرانن لە بڕیاری قەدەغەی هاتوچۆ و داخستنی دوکانەکانیان، چونکە پێیان وایە دەبۆ حکوومەت لە بەرامبەر قەدەغەی هاتوچۆدا هاوکاری هاوڵاتیانی بکردایە تا تووشی قەیران و گرفتی دارایی نەبن. چیانووری، کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.